برزان خوشویستان ئێرە وڵاتی ئیسپانیایە، ویلایەتی ئەندەلوسیە، شاری قورتوبە. ئێرەش ناو مزگەوتی قورتوبەیە. لەوانەیە پێتان سەیر بێت لەبەرچی لێرە مزگەوتی لێیە. ئەگەر ئاگاداری مێژوو نەبین نازانین کە لێرەدا موسڵمانان نزیکەی 500 ساڵ حکمیان کردووە. لە سەردەمی تاڕقی بن زیاد ئێرە فەتح کراوە لە ساڵی 711 زاینی بەرامبەر بە 92-93 کۆچی. لێرەدا 500 ساڵ حکمیان کردووە. لێرەشدا ئیسلامەتیان موسڵمانەتیان با بڵێن دینی ئیسلامیان پەرە پێداوە، حتا زیاتر ڕۆیشتن هەتا نزیک شاری پاریس ڕۆیشتن بەرەو فەڕەنسا، حتا شاری لیۆنیشان فەتح کردووە و موسڵمان ئیسلامەتیان گەیاندووەتە ئەو مەنتیقانە. لێرەدا ئەبینین کە هەتا ساڵی 1236 بەداخەوە لە دوای 525 ساڵ حکومڕانی ئیسلامەتی لێرە هەبووە. لە دوای ئەوە بەداخەوە موسڵمانەکان شکستیان هێناوە، هەتا ئەمڕۆی لەگەڵدا بێت نەگەڕاوەتەوە سەردۆخی پێشووی خۆیە. ئێستا کە بە پێسەوانەوە کە سەیر دەکەین، ئێستا ئەوان لە ناو ئێمەدانە و ئەوان هەژمونی خۆیان ئەسەپێن بەسەر ئێمەدا. لە کاتێکە ئەوان ئێمەی موسڵمان کاتێک هاتوویەتی ئێرە، جوانترین و باشترین و تۆکمەترین ئاسەوار و شوێنەوارمان بەجێهێشتووە. ئەوەی کە ئێستا کە بین ئەمە ناو مزگەوتی قورتوبەیە کە بۆتە بیرە نەوتێک بۆ ئەو وڵاتە، بۆتە شوێنەواری گەشتیاری بۆ ئەم وڵاتە، بۆتە نیعمەتێک بۆ ئەم وڵاتە کە هەتا ئەمرێت قورتوبە ئیسپانیا بە شێوە گشتەکەی شانازی ئەکات بە شێوازی دروستکردن و جوانی نەخش و نیگارەکانی و تۆکمەیی دینگەکان و ئەو مزگەوتە گەورەی کە خۆتان ئەیبینن. گەر سەیری بکەی لە گۆگل یان لە هەر جێگایەکە سەیری بکەی کاڵێ قورتوبە یەکسا ئەڵێ مزگەوتی قورتوبە. بۆ چونکە تا ئێستاکە لە پێش با بڵێن لە سەردەمی ڕۆمەکان، لە سەردەمی بێزانتیەکان، هەتا ئەگاتە سەردەمی موسڵمانەکان، ئەو سێ با بڵێن ئیمپراتۆریەتە شوێنەواری چیانیان بەجێ ماوە، تەنها هی موسڵمانانە بەجێ ماوە. تاکتاکە شوێن پردێکی بچووک یان شتێکی بچووک هەیە، شارعێکیان کۆڵانێک، بەڵام وەکو بەو شێوەیە کە ئێستاکەی بینی کە ببێتە جێگای ڕەزامەندی و جێگای شانازی بۆ وڵاتەکە، هیچ قەومێکە نەبووە، هیچ ئیمپراتۆریەتێکە نەبووە، بەڵام هی موسڵمانان ئەبینین بۆتە نیعمەتێک بۆیان. حەزم لێ ئاماژەش بۆ بدەم لەو مزگەوتە گەورەدا بەشێکی بچووکی مەسیحیەت با بەندینگەیەکی دروست کردووە، چونە ژۆر بۆ ئەو دینگەیە بە 3 یۆڕۆیە، بەڵام هاتنە ژۆر بۆ ئەو مزگەوتە بە 13 یۆڕۆیە. ئەوەی کە دێ بۆ 13 یۆڕۆیەکەی پارەیەکی زۆر ئەدا بەس بۆی کە جوانی و گەورەی ئەو مزگەوتە ببینێ، بەڵام بۆ بەرامبەرەکەیە بەبێ سڕە زۆر باساین بە 3 یۆڕۆشە نرخی زۆر کەمترە، ئینجا خەڵکێکی زۆر کەم ئەچێت. ئەگەر ئێستا تەسویر بکەین بەڵام ناتوانین لەبەرەوەی خەڵکێکی زۆری پێ پڕ و پڕە، یعنی بە هەزاران گەشتیار لە هەموو دەقە و سەعاتێکا دێت. ئەو هەموو 13 یۆڕۆی بۆ ئەو وڵاتەیە دێت، بەڵام لەبەر چی؟ تەنها لەبەر ئەوەی کە موسڵمان توانیتوان شوێنەوارێکی زۆر گرنگ لە دوای خۆیاندا بەجێ بێڵن. جگە لەوە ئاگادار بین ئەوەی کە شوێنەواری ئیسلامی ئێستاشی زۆر نیعمەتێکە و جوانێکی زۆر پێوە دیارە. ئەوەی کە پاش ماوەی ئەوانە بەجێ یان با بڵێن تا ئێستا دروستیان کە تەنها ڕسمی عیسای عەلەیهی سەلام بە حیساب ڕسمی مەریەمە سەلامی خۆی لەسەر بێت، ئەمشان تەنها هەیکەل و پەیکەریان زیاد کردووە. ئەگەر نا بڵێ شوێنەوارێکی جوانتریان پێشکەش بە کۆمەلگای مرۆڤایەتی کردبێت، ئەستەن هەر کەس بێتێکوان ئەبینێت کە جێگای دەستی مەکانی موسڵمانان چەندە جوان و تۆکمە و محکەمە و گەورەیەکی و جوانیەکەی چ جوانیەکی داوە بەو وڵاتە بەو شارە، بۆ شابینی 500 ساڵ حکمیان کرد و هەتا لەگەڵ ئەوەشدا ئەگەر دقت دەینێ کە گەڕان بنە کۆڵانەکاندا ئەبینی شوێنەواری موسڵمانان نەخش و نیگار و زەخرەفەیان و توراسی ئیسلامی زۆر بناو خەڵکەکەشەوە تا ئێستا پێوە دیارە دەستبەرداری نەبوونە. لە کاتێکە ڕۆمەکان لە پێش موسڵمانەکان 700 ساڵ حکمی ئێریان کردەوە، بەڵام شوێنەواریان دیار نەماوە. بۆ لەبەر ئەوەی شوێنەکە جێگای ئەوە نەبووە کە خەڵکی دەستی پێوە بگرن، بەڵام توراسی ئیسلامیەکە دیارە جێگای ئەوە بوو کە خەڵکی تا ئێستا دەستی پێوە بگرن، حتا ئێستا ناو دوکانەکانە ئەبینی ئەو زەخرەفەی کە موسڵمانەکان پێوە پابەند بوونە، تا ئێستا کە ئەو زەخرەفە و ئەو جوانی و شۆفەخۆری ئەو شتانە زۆر بڵاوێنە موسڵمانە لە نێو خەڵکی ئێرەدا. وەسەلام عەلەیکوم.